هاري شاي مني بله باشا بوشي موضوع ولا ما بس رسالونا اصلا تنبیم کتن باش امروز حال چاخانه شعبی لشهر سلیمانی لیره وای چمان که لداختی چاخانه شعب هوی نجکروه مثلا چاخانه که بسیمایی کنه بروی حالاتیانی شهرکده و بروی روشنبیران و تجهیزاتی شارەکەدا کراوەتەوە و دیارە ئەمە ئێستای بینن بابڕێن مەراسیمی کردەوەی چاکخانەی شعبە بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە هونەرمەندان و لە کەسایەتەکان لێرە ئامادەیان هەیە لە مەراسیمەدا ئەم مەراسیم یانی ئەم چاکخانەیە بە شێوەیەکی گشتی ڕۆشنبیران و هونەرمەندان ڕووی لێیەکەن لێرە هەم بۆ چاپخواردنەوە بۆ بەکات بەسەردن کاک زایرێک و یەکێک لە هونەرمەندانێکی ئەمە زۆر کات خۆم لە چاکخانەی شعب بینیوە سڵاو لێبێت تۆ اما هست شو يعني لا تجمع كراوة أعتقد سبعين راكب زۆر بەخێر بێن وڵاهەتێکی خۆشمە لەبەرەوەی جارێ ئەو ماوەیەکە ئێمە ئاوارین هەموو ئەو برادرانی ئەو کەسانی کە لێرە دایمەن یینە ئێرەوانە ئەم دێەوە تقریبان سێ چوارمانیەکە وەکو ئاوارەمان دێهاتوە ئێستاش زۆر دڵخۆشی بەم شێوازی دیزاینە جوانەشکەوە ئەم چاخانە نوێژەن کراوەتەوە جارێکیکە هونەرمەندان و ڕۆشنبیران بە جۆشێکی خۆشەوەی تەڵایەینەوە کۆڕ و کۆبنەوەکانی خۆمان دانیشتن و ئاراک وەرنەوە ئەم دیزاینە تازە دڵگیری ئەم شوێنە هێشتۆتەوە بەلایەوە بەڵێ بێگومان یعنی ئێستا کە تۆ سەیری ئەم دیزاینە تازەیە ئەەکەی وەلەو ئەگەر بێ کەسەر دیزاینی قەدیمی خۆی نا قەدیمی خۆی لێرە درەختێکە بووە لێرە مەسەلەن لۆچ وەکو چۆنەڵی بەرزاییەکە بووە دیزاینەکەی وەکو ئێستای ئێرە نەبووە بەڵام نوێژەنکردنەوەی بەم شێوازە جوانەی ئێستا یعنی شتێکی ئەوتۆی ون نەکردووە لەم کەلتورەی هیوادارم لێرەدام زۆر سپاس دەکەم بۆ کاک زایری هونەرمەند بەڵێ وەکوی بینین یعنی چاخانەی شەعب هاوشەوەی پێشتریش وێنەی کەسایەتەکان وێنەی هونەرمەندان وێنەی ڕۆشنبیر و کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی دووبارە هەڵواسیوەتەوە و با بڵێن هەمان ئەو ڕەنگە کەلەپوری و کەلتورەی کە پێشتری سەی بووە لە نوێژەکردنەوەی یا جارێکی دیکە بەرجەستە کراوە بە شێوازی جاجا ئەسمە لای هونەرمەندێکی دیکە کاک هادی ئەویش بەدەوام زۆر جار لێرە بینم کاگانی جارێ ئێستا تۆزە مەشغوڵە زۆر سپاس مەشغوڵیشی ئەمڕۆ یاری هەستی چۆرە چاخانە شەعب کراوەتەوە بۆ دوای 4 مانگ گەڕایتەوە بێگومان هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی سلێمانی جارێکتر گەڕایەوە بۆ کولتور و ئەخلاقیەتی زووی کوردەواری خۆی جارێکی سلێمانی گەڕایەوە بۆ مێژۆ جوانەکەی خۆی جارێکتر سلێمانیمان بینیەوە لەگەڵ مێژۆ جوان و پاک و پڕ ئازایەتیەکەی پێشینەی خۆی یعنی ئێستا من لە چاخانەی شەعبم واز دەکەم چوومەتەوە ساڵی چلەکان و پەنجاکانی سەردەمی باو باپیرم واز دەکەم جارێکی تر ئەبێ خۆمان کۆکەینەوە بۆی جوانەکان بگەڕێنینەوە ناشرینەکانی کە پێیانەوە نووسانوین فڕی هەچ کاتێت من کاتێکی بەتاڵم هەبێ ئێمە ئێرە قەتە بۆ لوولەکە با بێنی لێرە بە چاوە بخۆیت هەر زۆر چکە من یەکێکم لە ئەندامە کۆنەکانی شەعب من بۆ خۆم ساڵی 86 کتێبفرۆش بوو کتێبەکانی ئاران کە کۆمە کردەوە ژوورێکمە بوو ئەلێوە بەکرێ گرتە بووم هەلە ناو شەعب ئەم هێنایەوە ئەو ژوورە بەیانیان کتێبەکان لێرەوە بردە دەرێ ئێوارانش کە کۆمە کردەوە هێنایە ئەو ژوورەکە لەبەرەوە لە ساڵی 86ەوە من ئیتر شەعب بۆتە بەشێک لە ژیانی من سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ هادی مەحموودی دەرمان دیارە وەک ئەگەر ئەو وێنەیەمان لێ بۆ بگەچێتەوە هاوکارم بەشێک لە با بڵێن ئەوانەی کە دەستپێشخەری ڕۆژانکردنەوەی چاخانەکان لێرە وەستاون بۆ وێنەگرتن حەزەکەم زیاتر دوێنەی
ناو چاخانەکەتان بۆ بباس بۆ باسێکی چاخانەکەش هەم لێرە یعنی هونەرمەندان باسم کرد بەشێکی زۆریان بۆیانم چاخانە کردووە سابێنین لە پاوێنەی هونەرمەندان و چالاکوارانش کاکتزای ساز هەم هونەرمەندە هەم سەرۆکی سەندیکای هونەرمەندانی میلی کاکزا سڵاو لێبێت ئەم دیزاینە تازەی چاخانەی شەعب یعنی تا چەند ئەو ڕێگە کەلەپوری و هونەرەیە کە سەرداریکەرانی ئەم شوێنە پێیان گونجاو و پێیان خۆش وڵی لە ڕاستیە هەر بەکارێنانی خشتی سوور خۆی تۆزەگە ئێمە ئەگەڕێنێتەوە بۆ مێژوو بۆ ڕابردوو بۆ سەردەمێک کە ژیان سادەتر بووە هەر ئەوەیە جینا پێویستی ژەکە نوێکردنەوەکە کللتوری کۆنی تیاابێت لەگەڵ ئیشی مۆدرنیشە سەبان بوونە لایەتی مەجبوری بە ڕۆناچینە بێ شوێنە زۆر تاریکە خوێنەکەرەوە ئەوانە سەقمەکە لەوانەیە کللتوری نەبێ بەڵام دەستیان خۆش بێت کە دانیشی هەست بە لە ڕێگەی وێنەکانەوە لە ڕێگەی و گەلێرانەوە لە ڕێگەی و خشتە سوورە و هەندێک دیکۆراتی ترەوە هەستێکی کە معالمێکی کللتوری تیاماوەیە زۆر سپاس بۆ کاکتزای ساز خەڵکو بێنێن یعنی مراسمەکە من پێم خۆشە یەکێک لە ئەوەی چاخانەی شەعب بزانم چۆن بوویانەی برارەدا کە ئەم دیزاینەیە هەڵبژێن بۆ چاخانەکە بۆ چاخانەی شەعب سلێمانی وا ناسراوە کە ئەو دیزاینە باوەڕێن گێرین و کەرەفرەیەکی خۆی کە هەیە بوو یعنی ئاڵایەکی بەبەر ئەم چاخانەدا کردبوو کە هەر کەسێک بێتە شاری سلێمانی بێتە چاخانەی شەعب وا هەست ناکە یعنی هاتوێتە سلێمانی خۆی کە سڵاو لێ بکات باش ئێوە چۆن بوو بڕێکەدا کە ئەم دیزاینە تازەیە بکەن بۆ ئەمە سەر هینە ڕۆژی خۆخەڵکی مامە ئەوان ئەسۆیان گوتیان ئەسۆی خۆیان و لە بنەرەتەوە هەمیان تێگا و سەر دیزانێکی کۆن دووسان کردێتەوە ئەمە ینی ئەم دیزاینە نوێیە تا چەند کەلەپور و بابڕێن نەریتی جارانی چاخانەکەی لە خۆیان چێکرد وەڵا ئەمە جاری پێشوو بە خۆیەوە بەڵام ئێستا شێشی کەلەپوری تایە و یعنی وەکو شاخەنی کەلەپوریشی جوانی تایە وەکو جارە چۆنە لێ مەسەڵ سلێمانی کاڵێ مەڵبەندی ڕۆشمی شاخانەی شوێن مەڵبەندی ڕۆژمیدی و شێشی کەلەپوری ئەم شارەیە سەرداریکەران دانیتان عاجز نەبوون چوار مانگە داخراوە چاخانە بەرە وەڵا وەیان پێوتون چوار مانگە مێشیان سوێن خۆشمان هەر ئیزعاج بین لە ماوەگە دانیشین بەڵامیتر لەخوا بەزیاب ئێستا هاتوونە سەر خۆمان و سپاسیان سپاس دەکەم دیارە چاخانەی شەعب لە شاری سلێمانی لە سەدەی ڕابردووەوە کراوەتەوە چاخانەیە هەر لە ڕابردووشەوە مەڵبەندی سەردانەیکردنی هاوڵاتیان و ڕۆشنبیرانی ئەم شارە بووەوە ڕاوڵەی بەتایبەت یعنی لە ماوەی سەردەمی ژەمی بەعزدا ئەوانەی کە چالاکی کەلەپوری و کوردەواریان نەکرد و چالاکیان دەست بە ڕژێمی باسی ڕووخاو دەکرد بەشێکی زۆریان لێرە کۆ دەبوونەوە و لێرەوە با بڵێن ینی بەجۆرە بەجۆرەکان بەرتوبیان لەسەر گۆڕانکاری و هێنانەکایی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و وەستانەوە توش بە ڕژێمی بەعز دەکرد